نەبوونی کۆدەنجی نیشتیمانی لە پرسەنەتەوەیەکاندا بەڕای مامۆستایانی زانکۆ زیانی زۆری بە پرسەتارن و سازەکانی نەتەوەکەمان گەیاندووە و پێیان وایە کە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد کۆدەنگ بێت لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکاندا. نەبوونی کۆدەنجی کاریگەری خراپ و نەگەتیڤی دەبێت لەسەر هەڵوێستی هەرێمی کوردستان و بوونیشی پێچەوانەکەی ڕاستە لە کاتی بوونی کۆدەنجیشدا کاریگەریی زۆر باشی دەبێت لەسەر قورسایی و سەنگی هەرێمی کوردستان. دیارە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی یەکێک لەو کێشە ئەمنی و قەومیانەی کە هەیە نەبوونی کۆدەنگی سیاسیە یان کۆدەنگی نیشتیمانی لەسەر پرسە نەتەواتەکان و نیشتیمانیەکان لە هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان پێویستە ڕۆڵەشی پۆزیتیڤیان هەبێت لە دروستکردنی کۆدەنگی نیشتیمانی کۆدەنگی نەتەوەیی. مامۆستایەکی زانکۆ دەڵێت دەبێت سەرکردایەتی سیاسی حزبەکان واز لە بەرژەوەندی حزبایەتی بێن و قوڵتر هەست بە بەرپرسیارەتی بکەن ئیشکردن بۆ نیشتیمان و نەتەوە ببێتە ئامانجی کارپێکراوی هەموو لایەنەکان کە بەرپرسانی ئەو وڵاتە حیزب و ڕێکخراو سیاسەکانی سەر گۆڕەپانی سیاسی سەرکردایەتی سیاسی حیزبەکان باشتر قوڵتر هەست بە مەسئولیەتی ئەو قۆناغە مەترسیدارە بکەن واز لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بێنن ئیشکردن بۆ نیشتیمان و بۆ وڵات و بۆ دروستکردنی قوارەیەکی سیاسی سەربەخۆ لە هەرێمی کوردستان ببێتە ئامانجی کارپۆکراوی هەموو لایەکمان. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا وەک پێویست نەتواندراوە پرسی نەتەوەی و گیانی نیشتیمانی لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا هەبێت هەر بۆیە بە باش دەزانرێت کە سەرکردە سیاسەکانی کورد کۆدەنجی نیشتیمانی لە پرسە نەتەوەیەکان بخەنە پێش بەرژەوەندەکانیان و پرسی کورد بەرەو پێش ببەن. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.